ئافەرین سەیری ئەو چاوە جوانەی ئەیە وەرچەند پشتی زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە وردی لەیە زیتەڵەیە حەزی لە خەندە چۆپڵەیە لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێ سەردانکەری شار و دێ وانە وتەی تازەی پێیە ئەی چۆن منوە لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێە وانە وتەی تازەی پێیە ماکیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ دەنگ و باسان چۆنە؟ ئەییا خوار باش بن ئادەی پێم بڵێن ئەم شوێنە خۆشە کوێیە مەیتیای تازە دێ سەر بە نەحری کوێ بوو ئافەرین سەر بە نەحری باسنێ ئەی باسنێ سەر بە قەزای کوێیە قەزای چوارتا سەر بە پارێزگای کوێیە ئەی ئافەرین من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئێوەی ئازیزە هاتووی بۆ ئەم گوندە جوانە و بۆ ئەم سروشتە دڵڕفێنە ئەمانەوێ بەرنامەیەکی جوانتان لەگەڵا بکەین ئەدی یەک چەپڵێک خایم بۆ خۆتان لێبەر مناڵەکان حەزەکەن چیرۆکێکتان بۆ بخوێنمەوە زۆر باشە کەواتە ئادی پاڵ بنەوە دەی ئامادە چیرۆکەکەم گێڕمەوە باش ئەڵێ لە ناو قوتوویەکی پێنووسە لاسیکێکی کوژانەوەی نووسین و پێنووسێکی جوان یەکتریان بینی و لە یەکتریان ئەڕوانی لاسیکەکە وتی چۆنی هاوڕێکەم پێنووسەکە وتی لا تۆ من هاوڕێی تۆ نیم لاسیکەکە وتی بۆچی پێنووسەکە وتی چونکە زۆر ڕقم لە تۆیە لاسیکەکە وتی بۆ ڕقە لە منە پێنووسەکە وتی لەبەرەوەی تۆ نووسینەکانی منە کوژێنیتەوە لاسیکەکە وتی من بەتەنیا هەڵەکانە کوژێنمەوە پێنووسەکە وتی جا تۆ حەقت چییە بەسەرەمەوە لاسیکەکە وتی من لاسیکی کوژانەوەم نووسینەکان ئەوەی کە هەڵەی تیابێ ئەوە کوژێنمەوە ئەوە ئیشی منە پێنووسەکە وتی جامەکەی ئیشە لاسیکەکە وتی ئیشەکەی منیش وەکو ئیشەکەی تۆ بەسوودە پێنووسەکە پێی سێر وتی تۆ زۆر هەڵیت و زۆر کەسێکی لە خۆبایی لاسیکەکە پێیوت بۆچی پێنووسەکە وتی چونکە ئەو کەسەی ئەنووسێ باشترە لەو کەسەی نووسینەکە کوژێنێتەوە لاسیکەکە وتی کوژانەوەی هەڵا هاوتای نووسینی ڕاستە پێنووسەکە بۆ ماوەیەک سەری داگرت ئاوە داما و بیری کردەوە دواتر سەری هەڵبڕی وتی تۆ ڕاستەکەی هاوڕێ شیرینەکەم لاسیکەکە وتی هێشتا تۆ ڕقە لە منە پێنووسەکە وتی ڕقم لەو کەسە نییە کە هەڵەکانمە کوژێنێتەوە لاسیکەکە وتی ئەوەی ڕاستی بێ من نایکوژێنمەوە ئەی پێنووسەکە وتی بەڵام من ئەبینم تۆ ڕۆژ لە دوای ڕۆژ بچووکترە بیتەوە لاسیکەکە وتی چونکە بۆ کوژانەوەی هەر هەڵەیەک من قوربانی بەشێک لە لەشی خۆمەیە پێنووسەکە بە دڵتەنگیەوەوتی منیش هەست بەواکەم کە وەکو خۆم نەماوم و کورتتر و بچووکتر بوومەتەوە لاسیکەکە بە زەردەخەنەیەکە وەڵام یایە وتی هاوڕێ خۆشەویستم
ئێمە ناتوانین سوود بە کەسانی تر ببەخشین ئەگەر لە پێناوی قوربانی نەین. پێنووسەکە بەخۆشیەوە وتی هاوڕێکیان تۆ چەند کەسێکی مەزنیت و قسەکانت زۆر جوانن. لاسیکەکە و پێنووسەکە زۆر دڵخۆش بوون بەیەکەوە کە وەکو دوو هاوڕێگیانی بەگیانی ناکۆک نین و لە یەکتری دانەبراون و هەردەم ئامادەی خزمەتکردن و قوربانی دانن. چیرۆکەکە خۆش بوو؟ یەک چەپڵەی قایم بۆ خۆتان کەوە ناقڵە. مناڵەکان ئێسای ئێمە لای ئێوە و ئێوە قسەم بۆ بکەن باشە؟ هەریات بەڵێ چۆنی؟ باشی هەریات لە پۆلی چەنی؟ سێ ئافرین لە پۆلی سێ. هەریات بەڵێ باشە وتە گوندەکەی ئێوە ناوی چییە؟ تازە دێ تازە دێ گوندێکی گەشتیاری ها؟ بەڵێ خەڵکیە بۆ ئێرە بۆ سەیران و گەشت؟ بەڵێ ئەی باشە پێم بڵێ کێیان بۆ ئێرە گەشتیارانم ناوە پیسەکان؟ بەڵێ بەڕاستە؟ بەڵێ ئەی باشە چ ڕێنمایەکەیە بۆ گەشتیاران کە ئەم ناوە پیس نەکەن؟ چیان پێڵێ؟ ئەڵێن ئەم ناوە پیس مەکەن. ئافرین بڵێ گەشتیاران پێویستە کە هاتنە گوندەکەی ئێمە پاک و خاوێنی بارێزن و پاشماوەکەتان لەگەڵ خۆتان نەفرێبن باشە؟ بەڵێ ئافرین یەک چەپڵە بۆ وەریان. کۆیار بەڵێ چۆنی؟ باش لە پۆلی چەنی کۆیە؟ سێ سێ؟ بەڵێ لەگەڵ هەریادا هاوڕێن بەڵێ زۆر یەکتری تا خۆشەوێ؟ سۆریش ئەی باشە هەریان ئێوە بە پێ ئەچن بۆ قوتابخانە؟ بەڵێ ئەی بەسەر شۆستەکەیە ڕۆنیان بەسەر جادەکەیە؟ بەسەر چاتەکەیە بۆچی؟ نابێ مناڵ بەسەر جادەکەیە بڕوە لەبەرەوەی جادەکان مڵکی ئۆتۆمبیل ڕەنگە ئۆتۆمبیل لێ مابە باشە؟ بەڵێ باش کۆیار بەڵێ گۆرانێکم بۆ ناڵێ بەڵێ دەی قوتابیم لە بۆری سێ ئاساوشینی و بەڵێکی بوری بوری گەشتەشاوە لە باخیشین بێپەروە شەیتای کوڕی سانستم هەر خوێندن ئامە بەسم شەوە لۆژ پێدەدەم بۆی کتێب پێ بکەم تا بکەمە خۆشیخە لە چوارچەوەی گوتوسە ئەسی مەڵاش ئەی ئافرین یەک چەپڵێک قامی بۆ لێبە. هێڤار چۆنی؟ باشی؟ هێڤار منە خۆشەوێ؟ بەڵێ ئەی پێ خۆش هاتمە گوندەکەیەوە؟ بەڵێ ئەی حەزەکەی بچم بۆ گوندەکانی تریش؟ بەڵێ باشە پێم بڵێ چ گوندێک لە ئێوە نزیکە؟ کەناروێ کەناروێ ئەزانی من چوون بۆ ئەوێش؟ ئەمەنە مناڵی جوانی تایە هەمووی هاوڕێ منە نەزانی؟ بەڵێ ئێمە چوین بۆ ئەوێ لە باخێکا دانیشینە منە خۆش بوو بڵێ چیشمان خوارد؟ چی هەنجیر لە مۆرزەیە هەنجیر هەیە؟ نەخێر لەبەرەوەی وەرزی پاییزە وایە؟ ئافرین یەک چەپڵە بۆ هێڤار. ڕێژوان چۆنی؟ ڕێژوان لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلی سێ. ڕێژوان بەڵێ باشە تۆ لەگەڵ هاوڕێکانتا لێرە کاتی پشووەکان کە مەکتەبتان نابێ و سەعیدان نابێت چی یاریەکەکەن؟ وەڵات چەند شارکێ و تریاری تریشەکەی دوو گۆڵیەکەن بەڵێ ساحەتانەیە لێرە؟ بەڵێ لەکوێیە؟ لەوێ لە مەکتەب لە ساحەی مەکتەب؟ بەڵێ ئێدە باشە حەزن لێ بچی بە گۆڵچیان بە هێرشبەر؟ وڵاری یاریزان بە یاریزان هێرشبەر؟ بەڵێ ئەی ئافرین یەک چەپڵە بۆ ڕێژوان لێبەر. ئادەم بەڵێ چۆنی؟ باشە دەنگ و باسە؟ وەڵا باشە ئاوایی چۆنن ئاوایی؟ وەڵایی باشە باشە؟ بەڵێ ئادەم بەڵێ باشە پرسیارێکە لێکەم ئێرە لە وەرزی زستانە ساردا؟ بەڵێ ئەی بەفر زۆرە بارێ؟ یەک تۆس یەک تۆس؟ ئادەم بەڵێ باشە ئێوە شێرە بەفری نازان دروستکەن بەڵێ کە بەفرەباری یاریتیاکەن؟ بەڵێ زۆر خۆشە بەفربارین شێرە بەفرینە دروستەکەی باشە تۆزانی ورز دروستکەی بە بەفر؟ بەڵێ ئافرین ئادەم گۆرانێکم بۆ بڵێ دەی قوتابیم لە پۆلی سێ ئازار شیر و بەڕێوەجێ بولبولی گچکە و ساوەم لە باخیژین بێپەروە شەیدای گوڵی زانستم هەر خوێندن ئامەبەستم شەو ڕۆژ هەوڵ دەدەم بۆی کتێب پێ بگەم تا بگەمە خۆشی ژیان لە چوارچێوەی کوردستان. ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر.
ڕەوەس چۆنی باشی ڕەوەس باڵێ دەنگ و باسە باش ڕەوەس لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو باشە ڕەوەس تۆ ئەزانی دوو مۆز ئەکاتە چەند مۆز دوو مۆز چوار ئافرین ئەمە چۆن نەزانی ڕەوەس خوێنمانە ئافرین کەواتە تۆ لە قوتابخانە منداڵێکی زیرێکی وایە باڵێ ئافرین یەک چەپڵی قای بۆ ڕەوەس ئەحمەد باڵێ چۆنی باشە باشی باڵێ ئەحمەد پرسیارێکی لێ بکەم باڵێ باشە لە گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکەن باڵێ چه ئاژەڵێکتان زۆرێ وەکو مانگا مریشک مار بەرخ وەکو بزن ئەی ئەسم ناوەڵە ئەسپتان نییە ناوەڵە ئەی باشە مانگا و مەڕوو بزن و شتەکان چی لێکەن بۆچی سوودی هەیە شیرمانەیاتێ شیرەکەی پەنیر و شیرێژ و ئەیا وارە مە موشتە خۆشتانەیە باڵێ ئافرین ئەی تۆ شتانە خۆی باڵێ ئەی تۆ نانی بانیە خۆی باڵێ ئافرین مناڵان پێویستە کاتم بۆ قوتابخانە پێشەوەی بچم بۆ قوتابخانە نانی بانی بخۆن دواتر بچم بۆ قوتابخانە باشە ئافرین یەک چەپڵی خاینی بۆ لێبەر ئاریان چۆنی دەنگ و باسە چۆنە باش ئاریان لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ باڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ کوردستان کوردستان جوانە خوێنە دڵ و شامانە خۆشم لێ بڕ بە دڵی پارێزم وەکو جەیدای دڵی زانستم کوردستانە پارێزم بە هەموو توانە هێزم سگم دەکەم بە قەڵقا بۆ بەگرین نیشتیمە محەممەد کەش پاکش یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش ئافرین هانۆ چۆنی هانۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار پار لە پۆلی چەند بووی لە پۆلی سێ لە پۆلی سێ باڵێ باشە هانۆ تۆ کاچی بۆ قوتابخانە لە ترسی نەخۆشی کۆرۆنا خۆ پارێزیەکەی باڵێ چیەکە یادی دەمامک چی دەمامک و دەستکێش و خۆم لە خەڵک نزیک ناکەمەوە ئافرین ئەی باشە کە دەست لە دەستکی دەرگاکە یا کاچی بۆ دەشۆرەکان دەست لە بەلوعایەیەی دەسە شۆی باڵێ ئەی ئافرین ئەزانی بۆچی ئەمە گرنگە چی ئەزانی بۆچی ئەم خۆ پارێزیە گرنگە باڵێ بۆچی لەبەر ئەوەی نەخۆش نەکەین ئەی ئافرین هەر بژی هانۆ گیان هانۆ باڵێ ئەی گۆرانی ئەزانی باڵێ گۆرانێکم بۆ بڵێ دەی من بە پولەم باڵدارم ڕەنگا ڕەنگ و خاڵدارم بەرەو ڕووناکی دەڕۆم نەرمونیان و لەسەر خۆم باڵم لە ناو گوفتارە بێخەفم گەڵایدارە لەگەڵ خاڵخاڵۆکە و هەنگ هاوڕێی هاوکار و هاوسە ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێ ڕودیا چۆنی باشم باشی باڵێ ئافرین ڕودیا باڵێ لە قوتابخانەی باڵێ لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک ئەم ساڵ چوویتەتە قوتابخانە ناڵە ئەی دەمێکە دەمێکە باڵێ لە سەرەتای ساڵەوە چووەتە قوتابخانە وایە باڵێ نەزانم تۆ تەمەنە چەنە پێ بڵێم 6 ساڵی وایە وایە باشە ڕودیا بیرکاری تا خوێندووە باڵێ ئەزانی تا دەم بۆ ببژێری باڵێ ئادەی 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئەی ئافرین ئەدی یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بژی محەممەد چۆنی محەممەد تۆش لە پۆلیەکی وایە باش لە ڕەوزە هاوڕێن باڵێ ئامۆزای ئامۆزان تۆ لە مەکتەبی یان لە ڕەوزەی ڕەوزە بەس 6 ساڵم 6 ساڵی باڵێ لە ڕەوزە گۆرانی خۆشتان فێرەکەن باڵێ ئەی وانەی موزیکتانەیە وانەی هونەر وانەی شانۆ باڵێ ئەدی بزانم لەوێت چ گۆرانێک بێت لەم شیرا چەند خۆشە ئەم پیاڵەیە برۆشە لەم شیرا چەند خۆشە ئەم پیاڵەیە برۆشە هەموو ڕۆژێ بەخۆشێ دەستا بمین چاناشی هەموو ڕۆژێ بەخۆش بێ دەستا بمین شیر خۆراکێکی چاکە تاکو ئاو ساپاکە شیر خۆراکێکی چاکە تاکو ئاو ساپاکە بەر هەمیشیش بەتێکە دەردێ لە گوانیاش بەر هەمیشی بەتێکە دەردێ لە گوانیاش
بەرهەمیشیش زۆر زۆرە تا باسیکەی مێنەوەرە بەرهەمیشیش زۆر زۆرە تا باسیکەی مێنەوە هەموو ڕۆژێ بەخۆشە دڵێنێت ئافرین یەکەم ڕێکخانی بۆ لێبەر محەممەد ئەی حەزەکەی بچیتە قوتابخانە باڵێ وەکو هاوڕێکانە باڵێ ێ باشە کەواتە نان بخۆ سەوزە بخۆ میوە بخۆ بۆ ئەوەی زوو گەورە بیت و ساڵێکی تر بچیتە پۆلیەک باشە ئافەری محەممەد جان دانیشە شانۆ باڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باش شانۆ لە پۆلی چەنی شەش لە پۆلی شەش ئەی ئافەری شانۆ باڵێ لە گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەنی دیایە نۆ تا پۆلی نۆ باڵێ زۆر زۆر باشە ئەی باشە لە پۆلیدا ئەچن بۆ کوێ ئەچین بۆ کەناریە کەناروێ بە پێچنیان بە سیارە بە سیارە بە سیارە باڵێ هاوڕێتانەیە ئێستا لەوێ بخوێنێ باڵێ ئەی هینە ڕۆژانی زستان کە باران و شتەباری هەرەچن بۆ قوتابخانەیان ناڕۆنەوە ئەچین ئافرین ناڵای پێویستە لە کاتی گەرما لە کاتی سەرما لە کاتی بەفر لە کاتی باران هەموو کاتێ بچنەوە قوتابخانە وایە باڵێ شانۆ باڵێ ئێوە لە قوتابخانە دەرسی شانۆتان پێڵێن تا ئێستا بەشداری و کردووە لە هیچ شانۆگەریەک نەخێر ئەی مامۆسای هونەردانەیە باڵێ دە لەگەڵ مامۆسای هونەرەکەتانە شانۆیەکی مناڵ بکەن باشە باڵێ ئێمە بانگێشکەنە و کاتە ئێمەشی بۆلاتان باش باڵێ باش ئافرین یەکچەم لە بۆ شانۆ ستایش چۆنی باشم دەنگ و باسە ستایش لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئافرین ستایش باڵێ باشە تۆ ئەو لە کوردیە جوانانە چییە لە بەردا حەزم لێ بوو لەبێت باڵێ باشە تۆ لە نەورۆز و ئەو شتانەیە جلی کوردی لە بەرەکەی باڵێ تۆ لە ڕۆژی ئاڵایە جلی کوردی لە بەرەکەی باڵێ ئافرین پێویستە مناڵان گرنگی بن بە جلی کوردی لەبەرەوەی پۆشاکێکی ڕەسەنی کوردیە پێویستە لە هەموو بۆنەکانان لە بەریکەی باشە ستایش ئەدی گۆرانی شتێکم بۆ بڵێ دەی چەند خۆشەوە خۆر هەڵات ڕووناکی دایە وڵات دەچین بۆ گەمە و یاری ژینی خۆشی و بەختیاری پێکەوە کش دەبارین فریشتە و دیاری خوای دڵ و دەروونمان پاکە ئەوینمان ڕێ ڕووناکە کاتمان ناتەین بە فێڕۆ دەکێشین وێنە و تابلۆ تا ببین بە بەهرەمە چیابین بۆ گوند و شە ئافرین یەکسەم ڕێکخانی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش لیا باڵێ چۆنی باسی باشی لیا لە پۆلی چەنی تۆ سوار لە پۆلی چوار ئەی ئافرین لیا باڵێ باشە گوندەکەی ئێوە چ دارێکی زۆر دیایە دار بەڕوو دار بەڕوو باڵێ ئەی باشە ئەم دارانە سمۆرەی پێوەیە باڵێ سمۆرەی زۆرە ئێرە باڵێ باشە تۆ ئازاری سمۆرە و شتی وایەی نەخێر بۆچی لەبەرەوەی ئەوانیش گوناحن ئافرین ئەوانیش گوناحن ئەوانیش بەچکەیانەیە ئەوانیش قزم و کەسوکاریانەیە ئەوانیش گیان لەبەرن نابێ ئازاریان بی وایە ئەی باشە ئێوە لە ماڵەوە چه ئاژەڵێکانەیە مریسک و ئەوان مریشک و شتانە جووچکتانەیە سا جووچک باڵێ باشە جووچک ئەڵێ چی عادی چۆ قساکە ئەڵێ تیو ئەفرین هەر بژی لیاکان لیا تۆ پێ خۆش بوو مناتم بۆ گوندەکەیەوە باڵێ تۆ بەرنامەکانی ئەما بینی باڵێ بینی و کە منەچم بۆ گوندەکانی تر باڵێ چ گوندێکە پێ خۆش بوو کە چوو باس بۆ کەناروێ باڵێ مناڵانی ئەوێ ناسی باڵێ قسمتانەیە لەوێ باڵێ دە باشە ئەگەر ئەوانە بینی بڵێ ئەوە سیتەڵا هاتبوو بۆ گوندەکەی ئێمەش باشە ئافرین یەکچەم ڕێکخای بۆ لیا ڕێدین چۆنی باشم دەنگ و باسە باشم ڕێدین تۆ واتای ناوی گوندەکەتان نەزانی باڵێ ئەتی واتای چییە تازە دی واتە لە چیەوە ناویان ناوە تازە دیە گوندی تازە واتە گوندێکی تازەیە ئێرە وایە باڵێ ئێرە نازای لە ساڵی چەنەوە دروست کراوە لە ساڵی 91ەوە
لە ساڵی 1990 بەڵێ واتە دوای ڕاپەڕین دروست کراوە بەڵێ لەبەرەوە ناویان ناوە تازە دێ بەڵێ ئەی ئافرین ئەوە زۆر گرنگە مناڵان واتای ناوی گوندەکانی خۆیان بزانن وایە بەڵێ ئەفرین یەک چۆم لە قایمی بۆ لێبەر هەر بژی ڕێدی گیان نارین بەڵێ چۆنی ناری لە پۆلی چەنی لە پۆلی دوو ناری نەزای گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ دەی من پاپولم باڵدارم ڕەنگا ڕەنگ و خاڵدارم نەرمونیان و لەسەر خۆم ناوم لە نێو گوڵزارە پێخەفم گەڵایدارە لەگەڵ خاڵۆکە و هەڵ هاوڕێن هاوکار و هاودە ئافرین باشە نارین جۆتا جوانە چیە پێ و هیچ ئێ باشە ئەزایی چی دێ بکە دایمە چکلێت و شیرینی تێکە باشە بڵێ بۆ بۆی کاوڕەیەکە بینی چکلێتێکی بەی تێ بادێ باشە ئافرین یەک چۆم لەی قایمی بۆ لێبەر ئایا چۆنی دەگو باسن ئەیکە جۆ ئەخۆی گۆڕیوە ئایا بەڵێ لە پۆلی چەنی دوو تۆش لە پۆلی دووی وەکو نارین وایە ئافری ئەی تۆ گۆرانی مناڵە نازانی لە گۆرانێکمان پێشکەش بدەین دەرچووی پۆلی یەکەمم وا لە پۆلی دووەمم یەخوا پیرۆز بێ لێمان خوێندنی ساڵی نوێمان من قوتابیاکی وریام گێڕایاڵی مامۆستام قوتابخانەم خۆش دێ چونکە دڵ تێ دەستەوەیە کە لوپەلی خاوێنم هیچ کات نانجاکێنم هەر بژی قوتابخانە کە مەڵبەندی ژیانە بژی مامۆستاکانم هاوڕێزیرەکە ئافرین یەک چۆم لەی قایمی بۆ لێبەر هەنی چۆنی باشی هەنی ئێرە لە زستانە ساردەیان گەرمە وڵا زۆر ساردە زۆر ساردە بەڵێ ئەی باشە پێ بڵێ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار باشە هەنی بەڵێ باشە کە وەکو وەرزی زستان زۆر ساردە ئێوە داروشتە برنەوە لە شاخە لقو پەلەکانی ئەبڕینەوە لە قوپەلەکانی بەڵێ ئەی باشە لە بنەوە ئەبێبی برنەوە نەخێر بۆچی لەبەرەوەی شارەکەمان گوندەکەمان ناشرینە بێت ڕاستەکە ئافرین گوندەکەمان ناشرینە بێ گوندەکەمان وای لێ سەوزاییتیان نامێنێ وای لێ ئیتر چۆلەکە و باڵندەکان نایەن بۆی هیچ ئاژەڵێک لێمان نزیک نابێتەوە ئێرە بێ بە بیابان وایە بەڵێ ئافرین هەنی بەڵێ ئەزەی گۆرانی بۆ بڵێ بەڵێ دەی چەند خۆشاوا خۆر هەڵات ڕووناکی دایە وڵات دەچین بۆ گەمە و یاری ژینی خۆشی بەختیاری پێکەوە گشتە باین فریشتە و دیاری خوین دڵ و دەروونمان پاکە ئەوەی نوانڕێن ناکە کاتمان نادەین بە فیڕۆ دەکێشین وێنە و تابلۆ تا ببین بە بەهرەدە چیابین بۆ گوندی شار ئەفرین یەک چۆم لەی قایمی بۆ لێبەر ڕەنج چۆنی وەڵا باش دەنگ و باسە چۆنە وەڵا باش ڕەنج لە پۆلی چەنی یەک ئەی تۆ ئەزانی واتایی ناوەکە و چییە بەڵێ ڕەنج واتە هەوڵدان تێکۆشان وایە وایە ئەی تۆ لە قوتابخانە هەوڵەیی باڵێ تا ئێستا ماویتەتەوە ناخێر ئافرین لەبەرەوەی ڕەنج ناوەکەی خۆی بەخۆیەوەیەتی ڕەنجەیە هەوڵەیە لە قوتابخانە تێکۆشێ وایە وایە ڕەنج لە چوانێکە زۆر باشی زۆرە حەز لە چوانێکە وێنە کێشان وێنە کێشان باڵێ وێن ئازانی وێنی جوان بکێشی باڵێ ئەزانی وێنەی من بکێشی باڵێ دەوێنەیەکم بۆ بکێشە دواتر بینێرە بۆ ئینستاگرامەکەمان باشە دواتر ئێمە لەوێ بڵاویەکەینەوە باشە ئافرین یەک چۆم لەی قای بۆ ڕەن ترێ چۆنی باشە تۆ ترێی زەرد یان ترێی ڕەش ترێ ڕەش بۆچی حەزت لە ترێی ڕەشە چونکە خۆشە ئافرین ڕاستەکە ترێ ڕەشە منە شیرین و خۆشە وایە باڵێ باشە ترێ ئەزانی ترێکرێ بەچی باڵێ ترێ چی لێ دروستەکرێ مێوەش لێ دووسەکرێت ترشیاتی لێ دروستەکرێ شەربەتی مێوژی لێ دروستەکرێ باسوقی لێ دروستەکرێ باسوقیشی لێ دروستەکرێ ئێ باسوق دروستەکان باڵێ بەڕاستە باڵێ ئەی بۆ باسوقێکە بۆ نێنام تۆ زەوی خۆی گلەیی بێ لێو باشە دەگۆرانێکم بۆ بڵێدەی لە سەرەتای ساڵەوە براکان و خوشکەکانم ماوڕە خۆشەویستەکان دەرگەی مکتەب کرایەوە جانۆڕێ قوتابخانێ پشی و جانۆڕێ قوتابخانەیە کە بۆ زانی مێلانێ بێکتر شاد دەبینە و ڕێگەی خوێندن دەگرینەوە کەکی فەلە ئافرین یەک چۆم لەی قایمی بۆ لێبەر
مەیلی بەڵێ چۆنی باشم مەیلی تۆزە دەنگە بەرزەکەیتەوە گوێم لێو نییە چۆنی باشم دەنگ و باسە بەڵا باشم مەیلی لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ مەیلی بەڵێ باشە تۆ لە چوانەیەکە زۆر باشی ئەڵا لە هەمویانە لامویە بەڵێ مەیلی بەڵێ لە گوندەکەی ئێوە کتێبخانەی لێە نەخر دینیە نەخر ئەی حەز لە کتێب خوێندنەوەیە بەڵێ دە باشە بڵێ چی بەڵێ ئەمڕۆ گۆڤارێکی زۆر سوود بەخشم بۆ هێناوە ناوی گۆڤاری پەپولەیە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپیەکە منیش بە دیاری بۆ ئێوە مێناوە باشە بەڵێ بەڵامە بێت لەو کاتانەیە بیخوێندنەوە کە وانەتان نییە کە سەعیدان نییە پێویستە مناڵان لە کاتی پشواچی بکەن خوێندنەوە وایە بەڵێ ئافرین یەک چەپڵێک خایم بۆ مەیلی مەستان چۆنی لە پۆلی چەنی مەستان لە سێ تۆش لە سێی بەڵێ مناڵەکان زۆربەی لە پۆلی سێ بوون وایە بەڵێ باشە مەستان پێم بڵێ لە گوندەکەی ئێوە قەل و قاس و شت بەخێوەکان بەڵێ ئەی قەل و قاس هێلکاکە یان شیریە هێلکاکە هێلکە ئەی هێلکەکەی چی لێکەن ئی خۆین هەمووی ئەی بە شێوە ناکەبی بە لە شار بیفرۆشنەوە بەڵێ ئەی فرۆشنەوە بەڵێ پێویست سازایی چی گوندنشینەکان گرنگی بن بە بەخێوکردنی ئاژاڵ پەلەوەر پێویستە کشت و کاڵ بکەن بۆ ئەوەی پێویستیان بە بەرهەمی دەرەوە نەبێ باشە بەڵێ ئافرین مەستان گۆرانی ێزانی بەڵێ دەی تەرتێکی خۆ دەرێنا وریا بۆ مەی دڕێنە نای خدای لێبێنە بیت و شەی بخوێنە دەکپی ڕیسکەی بۆ وشە ئەوە ئایندەت گەشە کە وشت کرد بە ڕستە ئەو هیوا و مەبەستە ئەفرین یەک چەپڵێک خامی بۆ لێبەر گوڵی چۆنی باشم گوڵی لە پۆلی چەنی یەک بەڵێ ئەم ساڵ چیتە قوتابخانە بەڵێ زۆری حەز لە قوتابخانەیە بەڵێ ئەی پاریش حەزە لێ بوو بەڵێ باشە پێم بڵێ جەتاکە و چ ڕەنگە سپی و ڕەساسی سپی و ڕەساسی بەڵێ ئەی باشە بۆ پەمەی و نەکڕی دەمێشم کڕی پەمەیشی کڕی بەڵێ یعنی دوو جەتەوەیە ئەی باشە دانیچانەی بە من گوڵی بەڵێ پێم ێسابی بەم لەگەڵ خۆمە بەڵێ کوڕە گاڵتاکەم ئەی ئافرین گوڵیجا تۆ مناڵێکی زۆر دڵگەورە و کەسێکی زۆر باشی وایە وایە یەک چەپڵێک خایم بۆ گوڵی میهات بەڵێ چۆنی وەڵا باشم میهات لە پۆلی چەنی جوان ئافرین نیات یەک پرسیارە لێکەم بەڵێ تۆ لەگەڵ خێزانەکە تا هاوکاری خێزانەکەەوەکەی بەڵێ باشە ئاژەڵتانەیە بەڵێ چیتانەیە وەڵام بریشک و مراوی و قاز و ئەی مانگاتان نییە نەوەڵایی ئەی مەڕ وەڵام مەرشمان مەڕیشتانەیە بەڵێ ئەی لەکوێ مەڕەکانە لەوەڕێنن وەڵایی هەر لە ژوورەوە هەر لە ژوورەوە چۆن نەبێشتیوە ئەی نایەن بن بۆ دەشت و کێوە بۆی گیا بخۆن وەڵایی شتیانەوەی تر هەر لە ژوورەوە هەر لە ژوورەوەن بەڵێ ئەی باشە شیریانەیە شیر وەڵایی نەوەڵا شیریانی کوڕە ئەم ساڵ شیریان نییە لەبەرەوەی ئەم ساڵ وشکە ساڵی بوو کژوتیا کەم بوو وایە بەڵێ ئەی تۆ شیرە خۆیتەوە بەڵێ شیر زۆر گرنگە بۆ مناڵات لەبەرەوەی ئێسکە بەهێزەکە لەبەرەوەی مێشکە بەهێزەکە توانای بیرکردنەوە باشەکە باشە پێویستە شیر بخۆیتەوە باشە نیات بەڵێ نیات بەڵێ گۆرانی ێزانی بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ وەرزش گزنگێکی گەشە شەنگی دێست و قاچی لەشە نەخۆشی بێهێزی سستی تیپی وەرزش لێی بێ بەشە گەنجان قوتابیانی زرنگ وەرزش جوانەیەکە گرنگ بیکەن بەخوت یاری ڕاهێنانی جوان لە کاتی ئێوارە و بەیان ئافرین بیکەن بەخوت تاک و ماون هەر نەدۆڕێنن لە ژیان ئافرین نیهات بەڵێ تۆ چەند هاوڕێ هەیە لە قوتابخانە وەڵا شەش کامیانە زۆر خۆشەوێ وەڵای هەرمیان هەر شەشیان بەڵێ من دڵنیام ئەوانیش تۆیان زۆر خۆشەوێ لەبەرەوەی تۆ کوڕێکی زۆر چاکی کوڕێکی زۆر ژیری وایە بەڵێ ئافرین نیات جان یەک چەپڵێک خایم بۆ نیات هەر بشی
مناڵە ئازیزەکان من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئێوەی ئازیزا لەم گوندە جوانەیەوە بەڕاستی سروشتێکی زۆر جوانتانەیە پێویستە ئێوە بیپارێزن نێڵن هەرگیز سروشتەکەتان تێک بچێ ژینگەکەتان پیس بێ پێویستە کە گەشتیاراناتە ئێرە ڕێنماییان بکەن کە ناوچەکەتان پیس نەکەن بۆ ئەوەی سەردانی کەرات سەردانی ئێرە بکەن و هەمیشە گوندەکەتان جوان بمێنێتەوە بەڕاستی زۆر دڵخۆش بووم بەڕاستی زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئێوەیە بەو هیوایم کە جارێکی تر کاتم بەبێ و دەرفەتە بێ بۆی بتوانم سەرتان بمەوە هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خوا حەفیظ خواتان لەگەڵ